جارێکی و چەند ئێمە ئەبێ بەحث پێ ساڵانە ئەمە داواکاریە لە وەزارەتی خوێندنی باڵای بەڕێنمایی هاتۆ مامۆسای زانکۆ بێ بەحث بکات لەبەرەوە مامۆسای کۆلێجی پزیشکی ئەبێ لە بەحسەکانە بەشداری کات و بە هەمان شێوە ئێمە شتێکمانەی پڵن پرۆسی دڵنیایی جۆری لە زانکۆکانە لە کۆلێجی پزیشکی بەشێکە لە زانکۆی سلێمانی پرۆسی دڵنیایی جۆری سێش لە خۆ ئەگرێت یەکەم هەگبەی مامۆسا ئەو مامۆسایە لەو ساڵەیە چی کردووە دەرەجی بۆ داانێ لە کۆتایی ساڵەکەیە یعنی چەند چالاکی بەشداری کردووە چەند بەحسی بڵاوکردووە چەند سوپاس و بێزانینی هەیە چەند بەشداری کرد لە کۆمەلگایە بۆ پێشخستین کۆمەلگا بەشێکی زۆر باشە لەبەرەوەی پزیشکەکان هەمیشە ئەبدەیتە بن ئاگاداری با بڵین هەواڵەکانی تەندروستیە ئەوە خاڵی دووەم بەشداری مامۆساکە پێڵن کات کۆنتیمەسەکە دیمونە چەند خاڵکو ئەکاتەوە لە بەشداری لە ئینەکانە لە محازەرەکانە و چەند محازەرە خۆی تەقدیمێکا بەدەر لە پرۆسی خوێندن ئەمە ئیشێکی جیاوازە خاڵی سێم فیدباکی خوێندکاران خوێندکاران مامۆسای زانکۆ ئەسسمنت دەکەن چەند مامۆسایە باشە دەرەجی بۆ دانرێ و دەرەجەکەشی بە هەند وەرەگیری لە کۆتایی ساڵ ئەم سێ خاڵەکە کرد دەرەجێ مامۆساکە دەرەچێت ئاستی مامۆساکە لە ساڵەکە دەرەخات ئەگەر ئاستەکەی خراپێ پیاداچوونەوە لەو خاڵانکە خراپێ ئاستەکەی باشی باشەوێت کۆنفرانسێکی وەها کە بەم شێوەیە کراوە ئەمڕۆ لە سلێمانی بەڕێوە ئەچێمە سێمین کۆنفرانسە بۆ نمونە 8 وەرشۆپ لە خۆ ئەگرێت کار وەرشۆی مامۆسای بەشداری تیاکە سێ خاڵی چالاک وەرەگە لە وەرشۆپەکانە جگە لە بەشداری لە کۆنفرانسەکە ئەگەر هەبەس بێتە ناو شوێنەکە ئەگەر بەحسی هەبێ لە ئینەکە 5 خاڵی چالاک وەرەگرێت ئەگەر بەحسەکەی قاکە خاڵەکانی زیاکە بەم شێوەیە باش ئەگەر من ئەوە لە جنابەت وەرگرمەوە بە سوپاسەوە بێم وەلای دکتۆر سیوان بەشداری مامۆستایان لەم بابەتەیە و باسێکی کورتیشمان بۆ بکەیت لەسەر ئەم سیستەمە نوێی کە ئێوە خەریک لە زانکۆی سلێمانی پەرڕێوێکن کە بە سیستەمی لێستەر ناسراوە چونکە من تێبینیم کرد سەرۆکی زانکۆ باسی ئەم سیستەمەی کرد وەزیری خوێندنی باڵا باسی کرد وەزیری تەندروستی ئاماژەی پێدا پێ ئەچی ئەم سیستەمی کە وەک مامۆستایان و وەک ستافی کۆلێژی پزیشکی خەریکی برە و پێدانین زۆر شانازی پێوە بکەن بەڵام لەوە چێت تا ئێستا هاوڵاتیان زۆر ئاگادار دەبن ئەم سیستەمی لێستەرە چییە؟ ئەم سیستەمی لێستەرە سیستەمی پێوترێ ئینتیگرێتد سیستەم ئەم سیستەمە ئێستا هەموو جیهان کار بەم سیستەماکە ئەو سیستەمەی کە خۆمان ئێستا کاری پێەکەین و کۆلیجەکانمان لەسەری ڕۆشتووە چەند ساڵە هەر بە سیستەمە کۆنەکە بووە ئەم سیستەمە تازەیە کە ئینتیگرێتد سیستەمە چەند شتێک فەرقی هەیە ئەوەیە کە نیزامی مۆدیول بەکارێنێ بۆ نمونە خوێندکار کە یەتە خۆناغی یەکەم تەنها شتە بیسیکەکان بنچینەکان وەکو توێکاری و نیشانەزانی و فەسلەجە و ئەمانە ناخوێنێت بە تەنها دەربارەی شتێکی بزەبت ئەوەی کە خوێنراوە ئەم سیستەمە وای لێکە مێشکی کراوەتر بێت هەر لە خۆناغ یەکەوە باسێکی کلینیکاڵی تیا ئەبێت ینی هەموو کەیتە سەر هەر سیستەمێک بۆ نمونە کۆندامی هەر سوجگەر تەنها بەس باسی توێکاری شتەکانی ناکرێت باسی شانەزانیە کرێت باسی کلینیکاڵەکرێت دەربارەی نەخۆشیەکەش شتێکی کەم باسەکرێت بۆی کە ئاشنا بێت پێی کە چۆ قۆناغەکانی ترەوە شتێکی غەریب نەبێت لە بەرچاویان واتە دکتۆر سیراگەر بۆ بینەرەکان ئاسانی بکەمەوە خوێندکاری ئێستا چکلەوەی کە بابەتە بنچینەیەەکە وەرەگرێت و زانستەکە وەرەگرێ بابەتە پراکتیکەکەش لەگەڵا وەرەگرێت بە تەواوەتینە بە شێوەیەکی وەکو پێناساد نێ وەرەگرێ ئاشنایەکە و چۆنە و بەڵام ئەوەیە فەرقەکەی ئەوەیە ئەم سیستەمە مامۆستای زۆرتری پێویستە هەرچەند مامۆستا زیاتری لاکەبێ بەڵام لە خزمەتی خوێندکارایە بۆ ئاستی زانستیان باشترە بێ و زیاتر ئاشنا بە مادەکان. پرسیارەکەم بۆ تۆیە تۆ کوڕێکخەری گشتی کۆنفرانسەکە ئایا هەموو پزیشکێک یاخود هەموو مامۆستایەک بۆی هەیە بەشدار بێت لەم کۆنفرانسە یا ئێوە چۆن هەڵیەبژێرن بەپێی با بڵێن اختصاسەکەی یاخود تا چەند هەوڵتان ناو ئەو اختصاسانە بێنە ناو کوردستانەوە کە لێرە کەمە یاخود نییە بۆ ئەوی کە زیاتر خزمەت بە هاوڵاتیان بکەن. خۆی چەند شێوازێکی ئێمە بۆ هێنان تاوان ئێمە تەرکیزمان لەسەر ئەو شتانە بۆ کە بیلفعل کەمە و دەگمەنە و اختصاسەکان کەمە لەبەرەوە ئەو میوانەی کە دەرەوە بانگمان کردوون ئەگەر سێری ئەجندای کۆنفرانسەکە میوانێکی زۆر باشمان دەرەوە بانکردنەوەی پرۆفیسۆر نەزانکۆکانی ژیانە و هەموو اختصاسانی کە ئێمە تۆزێ نەقسمان تیا هەیە ئێمە کلێنمان هەیە لەو شوێنانێ بۆی پڕیکەینەوە لەبەرەوە ئەگەر سێری بیدایەتی ئەجندەکان کە هەموو سێشنێکی کۆنفرانسەکە سێ یەکەم سپیکەر یا ئەوانی کە قسە ئەکەن هەمویان لە وڵاتانی دەرەوە هاتوون و شتەکانیشان تازەیە لەبەر تازەگەریمان لە چەند بوارێکە بە نمونە مۆلیکولە بایۆلۆژی کە شتێکی تازەیە لە جیانە ئێمە زۆر ئاشنا نەیپی مێدیکەل ئێدوکیشن فێرکردنی پزیشکی
کێمە زۆر ئاشین سێ وەرشۆپمان لەسەر مدیکل ئێجوکیشن کردووە هەندێک پرۆسیجراتی عملیات بڵین ئەو شێوازی عملیات ئێمە زۆر ئاشنا بین بۆ نمونە لە دوێنێ لە نەخۆشخانەی فاڕۆکی لە وەرشۆپەکانمان بەڕێوە چوو چەند دکتۆر لە بەریتانیەوە هاتوونەوە وەرشۆپەیان بەڕێوە کرد یعنی بە ئێمە تەرکیزمان خستووە سەر ئەوانە باشە جا دکتۆر کۆسەر ئەلێرە بام ڕاتکردم لە مەسەلەی هەبوون نەبوون پسپۆر بۆ نمە دکتۆر سیروان ئاماژەی بۆ دەکە سیستەمەکە زۆر تازێ زۆر باشە بەڵام پێویستی بە مامۆستای زۆرە بۆ نمونە لە پێشووترە هەوڵدراوە چەند سیستەمە لە کوردستانە ئەپلای بکرێ بەڵام کێشەیەوەمانە بۆ زەمینە سازیمان نەبوو بۆ ئەم سیستەمانە ئەم سیستەمی لێستەرە کە ئێوە ئێستا خەریکن لە زانکۆی سلێمانی جێبەجێیەکەن زەمینە سازیتان هەیە یەک دووش ئەم کۆنفرانسە دەکرێت وا بکات کە ئەم سیستەمە بەرەو پێشتر بڕوایان ئەو میوانەی کە بانکتان کردوون لە دەرەوە بۆ نمونە لە بەریتانیا من خۆم ئەجەنداکەم بینی 4 تا 5 میوانتان هەیە دەکرێت لە بەرەو پێدانی ئەم سیستەمی لیستەرا بەکاران بێنەوە بەڵێ سوالێکی زۆر بەجێیە ئەم سیستەمە لە خۆی جێبەجێ نەکراوەتە ئێمە لە ساڵی 2016ەوە خەریکی جێبەجێکردنی ئەم سیستەمەی بە هاوکاری وەزارەتی خوێندنەوەی باڵا من خۆم سەردانی لەستەرم کرد 2016 ئیجتیماعان لەگەڵ هەموو قسمەکانی لەستەر کردووە بە ڕۆژێکی کامل لەوێ بووم و ئەجنداکەم ئاوەرگرتووە بە چەند ئیجتیماعی لەگەڵ جامعی کوفە کە یەکەم جامعە لە عێراقا سیستەمی لیستەری تەطبیق کردووە ئێمە میوانی کوفەش ئەمڕۆ لێرن هەموویان و بە دانانی چەند وەرشۆپی بۆ مامۆستاکانی ئێمە و بۆ مامۆستاکانی کوفە لەگەڵ مامۆستاکانی لێستەرە لەبەرەوە وەرشۆپ کراوە لە ماوەی 2 ساڵە و سەردانمان کردوون سەردانی لەستەر بۆ ئێمە بۆ لێستەر کوفە بۆ ئێرە ئێمە بۆ کوفە لەگەڵ زانکۆی دووەکە چەند سەردانێکمان کردو چکە ئێمە و دووەک ئەم ساڵ بە یەک قسمان باری جێبەجێکەوە اینجا خرایا بەڕای جێبەجێکەوە هەرچەنە ئاستەیەکان زۆرن بۆ جێبەجێکردنی ئەم سیستەمە سیستەمێکی تازەیە ئەو سیستەمە کۆنتە ئیزافە دەمە قسەکەی دکتۆر سیروان سیستەمێکە لە ساڵی 1927ەوە بەڕێوە ئەبرێت کە یەکەم جزانکۆی کۆلیجی پزیشکی خۆی دواکەوت ناتوانێت بڵێ دواکەوت دەشتکراوە لە سەری یانی تازەگەری کراوە بەس سیستەمەکە خۆی لە عالەما پێڕەو ناکرێ ئێستا سەرڕێت هەر جامعێکی بەریتانی بڵێ ئەم بەم سیستەمە خوێندومە ئەڵێن سیلەبەسەکان تەواو نیە ئەبێ بیگۆڕی بە سیستەمی ئینتیگرەیتد لەبەرەوە بۆ دکتۆرەکانمان تا 2023 ئەم سیستەمە نەگۆڕێ شەهاداتی طبی عێراقی و کوردستان اعترافی ناکرێت دەرەوە لەبەر دکتۆرێکی بەڕێز کە لێرەوە تەخەڕوجێکە لای ئێمە بڕاتە دەرەوەی وڵات شهادەکە قبول ناکرێت ئەگەر ئەم سیستەمی نەخوێندرێت لەبەرەوە ئێمە ئیجباریش وەکو ئیجباری لەسەر خۆماندانا ئەبێ ئەم سیستەمە تەطبیق کرێت کۆنفرانسەکە یارمەتیدەرە بۆ سیستەمەکە بەڵێ چونکە هەندێک لە وەرشۆپەکان و هەندێک لە گەستەکانمان کە میوانەکان دەرەوە هاتوون اختصاصی دقیقیان لە مدیکل ئێجوکیشن 4-5 وەرشۆپ لە وەرشۆپەکان علاقی بە مەسەلەی سیستەمەوەی یەکی لەو سیستەمە ئەمڕۆ کە بەڕێوە ئەچێ لێرە لە چۆنەتی ئەسێسمنت یعنی تاقیکردنەوەی خوێندکاران بەم سیستەمە تازەیە چۆن نەکرێت دوێنێکی لە وەرشۆپەکان کە کراوە لە نەخۆشخانەی فاروق هەل لەسەر مەسەلەی مدیکل ئێجوکیشن و چۆنێتی بەڕێوەبردنی ئەم سیستەمەیە کۆنفرانسەکە بەشی گەورەمان تەرخان کردووە بۆ پەرەبێدانی سیستەمی خوێندنەکە دەست خۆش دکتۆر سیروان ئەمێ لە تۆ پرسە ئەو میوانانەی کە بانیانەکەن وەکو خۆتان وتن کە زۆربیان ئەو اختصاسانن کە دەگمەنی و لێرە کەمن ئەتوانن وایە لێ بکەن کە هەر کۆنفرانسەکە نەبێت دوای کۆنفرانسەکەش بتوانن دەورەیەکیان بۆ بکەنەوە ئەگەر بۆ نمونە نەشتەرگەریەکی دەگمەنیان پێ بێ یاخود شتێکی زانستێکی دەگمەنیان پێ بێت دوای کۆنفرانسەکە با بڵین هەماهەنگی بکەن لەگەڵیانە بەڵێ خۆی ئەو میوانانە کە یەن چەند ڕۆژێک لێرامێنەوە ئەو هەرێکە سەر بە بەشێکە ئەو بەشە مەسەڵەن سەرۆکی بەشەکان ئەتوانن قسەیان لەگەڵا بکەن دووریش نییە ڕێخستنی شتی ئەو لەو بابەتانە دروستکەن ئەگەر نەشتەرگەریەک شتێک حەز بکات لێرە بیکات لەو کاتێکی گونجاوە و زۆر باشە پێشگە لە وەکو سەردانی بۆ کۆنفرانس ئەتوان ئەوەشیان لەگەڵا ڕێک بکرێت شتێکی خراپ نییە و کراویشە پێشتری باش دکتۆر سیروان حەزەکەم لێرە من پرسیارێکی لە جەنابەت بکەم لە کۆنفرانسەکە سەرۆکی زانکۆی سلێمانی شانازی باسێدا لە مامۆستاوە کرد کە تۆ نوێنەری ئەوانیشیت کە بڕوانامە یانەوەی کە بەزمای عەربی پێوترە بەرات اختراعیان بەڵگەنامەی داهێنانیان وەرگرتووە جا حەزەکەم بپرسم لێرەوە ئەو پزیشکانە هاوڕێیانەی تۆ کە تۆ نوێنەری ئەوانی تو لەبری ئەوانیش لێرە قسەکەیت و ئەفەرموویت هی توانە و تەنها هی توانە و ئاستی زانستی خۆیانە بەتەنیا هی ئەوەیە کە لە مؤسسەیەکی وەک کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانیە کارەکەن بەڵێ هەموو مامۆستایەک کەێتە کۆلیجی پزیشکی وەکو کاگرۆسا فەرمووی چەند ڕکوارمنتێک هەیە لەوانە بەحث ئەم مامۆستانە هەمووی پرۆفیسۆرن چەند ساڵە بەحسەکەن هەموو ینی توێژینەوەکەن توێژینەوەی زۆریان کردووە گەشتۆتە ئاستێکەوەی کە بتوانێت داهێنانیش بکات ئەمە پەیوەندی بە چەند فاکتەرێک تەنها توانای خۆیان ئاستی زانستی خۆیان گرنگترینیانە بەڵام کۆلیجی پزیشکی سلێمانیش دایمەن
پشتگیریان بووە ڕاگر بەڕێز سەرۆکی زانکۆ چ وەزیری خوێندنی باڵا پشتگیریەکەش هەبێت ینی بەتەنها بە خۆیان تۆزێک ئاستانە ئەگەر هاوکاری نەبێت بەڵام خۆی کۆلیژی پزیشکی زانکۆی سلێمانی دایمەن هەوڵی تازەگەری و نوێگەری و داهێنانی کردووە خۆشبەختانە ئەم چەند مامۆستایەمان توانیوان ئەو داهێنانە بکەن و لەسەر ئاستی عێراق کە ئەترافی پێ بکرێ و کە بکرێتە ئەوەی داهێنانی نوێ و پاداشیشیان لەسەر وەرگرت بە یەکەمیش دەرچوو بە یەکەمی زانکۆی ئەمریکی پرزیدان بکرا بۆ هەموو عێراق لەوەی مامۆستاکان ئێمە یەکەم دەرچوونەوە دەستخۆشکەری بۆ ئەوان دکتۆر چرا ئەمە دیسانەمان گەڕێنێتەوە بۆ پێش ئێستەکە باسمان لەوە کرد دەکرێت سلێمانی بە پایتەختی تەندروستی براسێنرێ لە کوردستانە بەڵێ ژمارە زۆرەی خزمەتگوزاری ژمارەیەکی باشی پزیشکان ئاستێکی باش کە ئەمە ئەوە دەرەخات کاوە زەمەوەی کە لە عێراق کراوە هیچ دەسەڵاتێکی ئەمەیتیانە هیچ ڕەبتێکی بە ئێمەوە ئێمە نردومانە بۆیان وەزارەتی پلاندانانی عێراقا لەوێ لەژنی خۆیان هیچ ڕەبتێکی بە ئێمەوە نیە لەسەر ئاستی عێراق تەصنیف کراوە خۆشبەختانە لە جامعەی ئەمریکی هەروە هەموو هەر ساڵ لە شوێنی ئەکرێ ئەم ساڵ لە سلێمانی کە لە جامعەی ئەمریکی ئەمان یەکەم دەرچوون زانکۆی سلێمانی خۆشی هەر دایمەن لە ئاستی کوردستان و عێراقا دایمەن ئاستی بەرز بووە دایمەن لە یەکەمەکان لە ئاستی هەرێما و حوتەم زانکۆی لەسەر ئاستی عێراقا تۆسۆر کە جامعی بەقا چەند کۆنە جامعەکان ئازانکۆی سلێمانی حوتەم لەسەر ئاستی لەبەرەوە شتێکی نییە بڵێیت نامۆیە چۆن ئەبێت زۆر ئاساییە لەوانەیە داهێنانی تریش لە زانکۆی سلێمانی بەڵێ ئیشەڵا زانکۆی سلێمانی ئەچێتە ڕیزی زانکۆکانی جیهانیشەوە بەو هیواین و ئێمە هیچمان نەماوە بەس دەستخۆشی نەبێ بۆ ئێوە ئەچینەوە لای هاوکارمان کاک کامەران فەرموو ئەلە جارێکی تر سپاس بۆ هاوکارانمان لە سێمین کۆنفرانسی نێودەوڵەتی پزیشکی لە سلێمانی ماستەرپلانی نۆژەنکردنەوە بەگەڕخستنی